پەیمانگای هیوای نابستان قوتابیەکانی ناوەوەی هەولێر و دەرەوەی هەولێر لە خۆی دەگرێت. هەمویان ژمارەی قوتابیان ساڵانە لە نێوان 170 تا 173 قوتابیمان هەیە. لە قۆناغی باخچەی ساوان تا قۆناغی نوێی بنەڕەتی، واتە قوتابیەکانمان لە قۆناغی نوێی بنەڕەتی بەشداری تاقیکردنەوەی نیشتیمانی دەبن لەگەڵ وەزارەتی پەروەردە. پرۆگرامی خوێندنیش لە پەیمانگای هیوای نابستان لەگەڵ پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردە وەکو یەکە، واتە سیستەمی خوێندنمان لەگەڵ سیستەمی پەروەردەیە. بەڕاستی ستافێکی زۆر ماندووە لە چاودێرەکان، لە توێژەری کۆمەڵایەتی، لە مامۆستایەکان، یعنی هەموو هەوڵ و هیمەتمان ئەوەیە کە قوتابیەکانمان بگەنە ئاستێکی زۆر بەرز. ئێمە یعنی کە وەکو ئەو پەیمانگایە کە پێشتر تا 6 بنەڕەتی هەبووە، ئێستا یعنی ئەلحەمدولیلا ئێمە گەیشتینە قۆناغی نوێی بنەڕەتیمان تاوە وا لە عەدادیش تەواو بووینە. دەڵێ ئەوڕۆ هاتیمە دڵم زۆر خۆشە لەگەر بەرادەرەکانم لەگەر مامۆستایەکانی من کە ئەوڕۆ یەکەمی ساڵی خوێندنە. دەڵێم سپاسی هەموو کادرەکان دەکەم ئەوێ هاتینە بە خێراتنیان دەکەم. دەڵێت پۆلی چارم تەمەنم 10 ساڵە، تەمەنم 12 ساڵە. دەڵێ حەزم لەوانەی کوردیە. دەڵێ وچی تەمەنم گەورە بوو حەزم لە سیاقەتی بکەمە ئەوەی سویت بابا دەینی لەگەڵ خۆت هەموو ڕۆژێ حەز لێ دەڵێ هەموو ڕۆژێ سویدی بابم لەگەڵ خۆم دەینی.